پێشنیازەکەی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق بۆ ڕوبەڕووبوونەوەی هاوڕەگەزبازی لەلایەن میدیای ناوخۆی عێراق و کەسایەتیە ئیسلامی و ئاینیەکانەوە پێشوازی زۆری لێکرا و بە گرنگیەوە باسی لێ دەکرێت. هاوکات لەسەر ئاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناوخۆی عێراق گرنگی بە پرۆژەکە و بڵاوکردنەوە و ناساندنی بە خەڵک دراوە و کاردانەوەی زۆری بە ئاراستەی پێشوازی و پشتیوانیکردن لێ کەوتووەتەوە. پێشنیازە یاسای قەدەغەکردنی بانگەشەکردن و بڵاوکردنەوەی هاوڕەگەزبازی لەلایەن سۆرا عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق پێشکەش کراوە و 25 واژۆی پەرلەمانتارانی بۆ کۆکراوەتەوە. لە ناوڕۆکی پرۆژەکەدا داوای دەرکردنی یاسایە کراوە بۆ ڕێگریکردن لە بانگەشە بۆ هاوڕەگەزبازی کە کۆمەڵە گروپ و تاقم بە پشتیوانی دەستی دەرەکی دەیانەوێت لەم وڵاتەدا برەوی پێبدەن. هەرچەندە پێشتر لە یاسای عێراقیدا سزای قورس بۆ لادانە سێکسیەکان دانراوە، بەڵام پیلانێکی نێودەوڵەتی هەیە بۆ جوان نیشاندان و ئاساییکردنەوەی ئەو دیاردەمە ترسیدارە کە هۆکارێکی سەرەکیە بۆ لێک هەڵوەشاندنی کۆمەڵگا. بۆیە فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق بە گرنگی زانیوە بە ڕوونی یاسای نوێ لەسەر هاوڕەگەزبازی دەربکرێت. بە پێی بڕگەی ئەلف لە مادەی یەکەمی پێشنیازە یاساکە هەر کەسێک برە و بە دیاردەی هاوڕەگەزبازی بدات و بانگەشەی بۆ بکات لە دام و دەستگا حکومەکان یان ڕاگەاندنەکان یان خوێندنگە و پەیمانگە و زانکۆکان یاخود لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکان و دەستگاکانی دیکەی بڵاوکردنەوە بە تاوانبار دادەنرێت و ڕوبەڕووی سزای دارایی دەکرێتەوە. هەروەها پێشنیاز کراوە ئەگەر کەسەکە هاوڵاتی ئاسایی بێت سزای مادی بدرێت کە لە ملیۆنێک کەمتر نەبێت و لە 8 ملیۆن زیاتر نەبێت. بەڵام ئەگەر بانگەشەکەرەکە فەرمانبەری حکومەت یان کۆمپانیا یان چالاکوان بێت لە نێوان 5 بۆ 15 ملیۆن دینار سزای دارایی بدرێت. لە مادەی دووەمیش داوا دەکات ئەو کەسەی بە مادەی 1 تاوانبار دەکرێت ئەگەر هاوڵاتی یان دامەزراوەی نێودەوڵەتی بێت کاروباری لە عێراق بۆ هەمیشە ڕابگیرێت. ئەم پێشنیازە یاسایە لە کاتێکدایە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک چالاکی لە ژێرناوی جێندەر و ئازادی هەڵبژاردننی ڕەگەزی کار بۆ لادان و ئازادی ڕەگەز و سێکس دەکرێت. ئامانجی سەرەکیش پارێزگاریکردن و بڵاوکردنەوەی هاوڕەگەزبازیە کە لە ئەوروپا وەک ڕۆشنبیریە کاری لەسەر دەکرێت. زۆرێک لە دەوڵەتانی ڕۆژاوا لە هەوڵدان ئەو نەخۆشیە مەترسیدارەی کۆمەلگاکەی خۆیان بۆ ناوچەکەی ئێمەش بگوازنەوە لە بری ڕوبەڕووبوونەوە و چارەسەرکردنی.